شەڕ یان سازان مەسەلەی خەڵک هەڵبژاردن نییە، بەڵکو پرسی ڕێخستنە بۆ هەردوو سەناریۆکە. بڕیارە بەم نزیکانە خۆلی دووهەمی دانوستانەکانی ئێران و ئەمریکا هاوکات لەگەڵ ڕاگەیاندنی هەڵوێستی دژبەیەک لە هەردوو لاوە لە ژنێڤ بەڕێوە بچێت. لەلایەکەوە کۆماری ئیسلامی ئامادەی خۆی بۆ هاوکاری ئابووری بربڵاو لەگەڵ ئەمریکا لەوانە لە بواری وەبەرهێنان لە کەرتی وزە، کێڵگە هاوبەشەکانی نەوت و گاز، پڕۆژەی کانگا و تەنانەت کڕینی فڕۆکەش دەربڕیوە. حەمید قەنبەری جێگری بەڕێوەبەری گشتی دیپلۆماسی ئابووری لە وەزارەتی دەرەوە ئاماژە بەوە کردووەکە بۆ ئەوەی ڕێکەوتنەکە بەردەوام بێت، پێویستە ئەمریکاش سوود لەو ناوچانە وەربگرێت کە سەرچاوەی سوودی ئابووری بەرز و خێران. لەلایەکی دیکەوە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا وێڕای ئەوەی کە دیپلۆماسی وەک ڕێگە چارە بەباش دەزانێت، بەڵام پێداگری لەسەر ئەوە دەکاتەوە کە هیچ کەسێک نەیتوانیوە لەگەڵ ئێران بگاتە ڕێکەوتنیەکی سەرکەوتوو. هاوکات ئەمریکا دووهەمین کەشتی فڕۆکە هەڵگری ڕەوانەی ناوچەکە کردووە و ئامادەکاری دەکات وەک ئەوەی بۆ خۆیان دەڵێن بۆ ئەگەری شەڕێکی نیزامی درێژخایەن لەگەڵ شکستی دانوستانەکان. جگە لە گوشارە نیزامیەکان بە گوێرەی ئاکسیۆس، ترامپ و نێتانیاهو لەسەر ئەوە ڕێکەوتون کە کار بکەن بۆ کەمکردنەوەی هەناردەکردنی نەوتی ئێران بۆ چین، هەنگاوێکی کە دەتوانێت داهاتی نەوتی تەران بە شێوەیەکی بەرچاو کەم بکاتەوە. ئەم پێشاتانە ئەوە دەردەخەن کە هەردوو لا هاوکات ئاراستەی دیپلۆماسی و ئامڕازەکانی گوشاریان پاراستووە، شێوازێکی کە دەتوانێت ئاراستەی گفتوگۆکان هەم بەرەو ڕێکەوتن ببات و هەم پەرەسەندنی گرژی واڵۆزیەکان. لە ئەوە هەلومەرجێکدا پرسیاری سەرەکی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران بریتی نییە لە پشتیوانی یان دژایەتی بۆ ئەم یان ئەو سەناریۆ. خەڵک نە بڕیاردەری شەڕن و نەخاوەن اختیاری سازش. ئەوەی کە یەکلاکەرەوەیە بریتیە لە ئامادەی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەرەنجامەکانی هەردوو سەناریۆکە و بنیاتنانی هێزێکی سربەخۆ لە خوارەوە. هێزێکی کە لە کاتی کرانەوەی کەشی سیاسی کۆمەڵگا یان ئەگەری داڕمان هەم بتوانێت ژیانی ڕۆژانە بپارێزێت و لە خەبات لە دژی کۆماری ئیسلامی پاشەکشە نەکات. ئەگەر ڕێکەوتنێک بکرێت، ئەگەری زۆرە ئاشتیەکی لەو شێوەیە نەبێتە هۆی ئازادی و دابینکردنی مافە سەرەتاییەکانی خەڵک. ئەزموونی بەرجام هێشتا تازەیە. ئازادکردنی زیاتر لە 150 ملیارد دۆلار لە سەروەت و سامانی کۆماری ئیسلامی نەک هەر نەبووە هۆی باشتربوونی بارودۆخی ژیانی چینی کرێکار و بەشەکانی خوارەوەی کۆمەڵگا، بەڵکو بووە هۆی قوڵتربوونەوەی کەلێنی چینایەتی و پەرەسەندنی گەندەڵی و بەهێزبوونی توانایی ئەمنی و نیزامی ڕژیم. زیادبوونی داهاتی نۆت یان دەستڕاگەیشتن بە سەرمایە دەرەکی دەتوانێت لە بری خۆشگوزەرانی گشتی لە پێناو پەرەپێدان بە توانایی ئەمنیەتی و چاودێری و سەرکوتدا بەکار بهێنرێت. ڕەنگە کەمبوونەوەی ڕێژەی گوشارامنیەکان پەراوێزێک بۆ پێکاتنی ڕێکخراوە مەدەنی، کرێکاری، خوێندکاری و ژنان دروست بکات. بەڵام ئەم پەراوێزە بەردەوام مەرجدارە بە حیساباتی ئەمنی و دەتوانرێت وەربگێڕێتەوە. مەترسی جدی ئەو ڕێکەوتنە تەنها بریتیە نییە لە درێژبوونەوەی تەمەنی ئەم ڕژێمە، بەڵکو گۆڕینی بۆ فۆرمێکی دڵخوازی ئەمریکا و شیاوی تەحملی زیاترە بۆ بەشێک لە ناوخۆی کۆمەڵگا. دۆخێکی کە دەتوانێت بۆ ماوەیەکی کاتی جۆش و خڕۆشی زۆربەی خەڵک بۆ گۆڕینی بنەڕەتی ڕژیم کەم کاتەوە و دەرفەتی ڕووخاندنی شۆڕژگەرانەی ڕژیم بسووتێنێت. ئەگەرچی ئەم ڕێکەوتنە دەتوانێت توانایی بزووسنەوە داواکاری تەوەرەکان پەرەپێ بدات، بەڵام هاوکات ئامڕازەکانی مانەوەی کۆماری ئیسلامیش بەهێزتر دەکات. بەڵام هەڵگیرسانی شەڕ ئەگەر سنوورداریش بێت، لۆژیکی خۆی بەسەر کۆمەڵگادا دەسەپێنێت. هەموو شتێک دەبێتە بابەتی ئەمنیەتی. سپای پاسداران و دام و دەستگا هەواڵگریەکان دەست بەسەر هەموو کۆمەڵگادا دەگرن و هەر ناڕەزایەتیەک بە خەیانەت لێک دەدرێتەوە. بەرگریکردن لە نیشتمان دەبێتە بیانوویەک بۆ داخستنی فەزای سیاسی گشتی و ڕاگیرانی لانیکەمی حەقدەست و پەرەسەندنی سەرکوت. هەر دەنگێکی ناڕازی بە تۆمەتی جۆراوجۆر کەب دەکرێت. شەڕ هەڵاوسانی زیاتر و داڕمانی خزمەتگوزەریە گشتیەکان و بێکاری و برسیەتی هەرچی زیاتر بە دوای خۆیدا دەهێنێت.
شەڕ واتە نەخۆشخانە و قوتابخانە و ئاو و کارەبا و شوێنەکانی نیشتەجێبوون دەکەونە ژێر مەترسی داڕمان و لە ناوچوون و ئەمەش واتە شەپۆلی کۆچکردن و بێخانە و لانەئی و شیرازەی پەیوەندی کۆمەڵایەتی تێک دەدات. هەڵبەت چاوەڕوان دەکرێت کە ئەم دۆخە بتوانێت ببێتە هۆی سەرهەڵدانی ئاخێزی گەورە و بەربڵاو، بەڵام بەبێ تۆڕی ڕێکخرا و ڕێبەرایەتی ئاکامی ئاخێزێکی لەو شێوەیە دەتوانێت نادیار و هەزینە هەڵگر و تەنانەت بە قازانجی هێزە کۆنەپەرستەکان تەواو بێت. شەڕ دەتوانێت کەلێنی و ناکۆکیەکانی ناوخۆی حکوومەت بەرینتر بکاتەوە، بەڵام کەلێنی سەرەوە تەنها کاتێک دەبێتە دەرفەت بۆ خوارەوەکە ناوەند و دامەزراوە جەماوەریەکان بە مەبەستی پڕکردنەوەی بۆشایی دەسەڵات پێک هات بێتن. ئەگینا کەلێنی و ناکۆکیەکان دەبنە هۆیە کێبەڕکێ نێوان باندە چەکدارەکان و سات و سەوزە لەسەر داهاتووی خەڵک. مەترسی شەڕ واتە سەرهەڵدانی شەڕخوازان و گروپە تونندڕەوەکان و دەستێوەردانی ڕاستەوخۆی ئەکتەرە ناوچەئی و نێودوڵەتیەکان واتە بە لیبیاکردنی کۆمەڵگە ئێران. تەنانەت ئەگەر کۆماری ئیسلامی لە شەڕدا لاواز بێت یان شکەست بهێنێت لەوانەیە لە فۆرمێکی لاوازتر بەڵام ئەمنیەتی تردا درێژە بە مانەوەی خۆی بدات و هاوکات ئێران لەگەڵ کارەساتێکی مرۆیی بەرەوڕوو ببێتەوە. بەڵام واقعیەت ئەوەیە کە بۆ زۆربەی هەرە زۆری کۆمەڵگا هیچ کام لەم دوو سناریۆیە بژاردە نییە. هەردووکیان بە پێ سروشتی خۆیان تێچووی زۆریان بەدواوە دەبێت. لە ئەگەری شەڕدا مەترسی سەرەکی بریتیە لە کارەساتی مرۆیی و دروستبوونی بۆشایی دەسەڵات و بوونی ئێران بە گۆڕەپانی کێبەڕکێ ژیۆپۆلیتیک. لە هەردوو حاڵەتەکەدا ئەگەر هێزێکی کۆمەڵایەتی سربەخۆ پێک بهێندرێت خەڵک لە ژێرباری و هەلومەرجێکدا کە بژاردەی خۆیان نەبووە ژیانیان لێ دەبێتە دۆزەخ. لەم حاڵەتەدا ڕێگە چارە چییە؟ هەروەک زۆر جار جەختمان لەسەر کردووەتەوە ڕێگە چارە بریتیە لە خۆڕێخستن لە خوارەوە و پڕکردنەوەی بۆشایی دەسەڵات بە ناوەند و دامەزراوەکانی دەسەڵاتداریەتی جەماوەری. ڕەمزی سەرکەوتنی بزووسنەوە کۆمەڵایەتیەکان نەک لە گرەوی دەرەنجامی دانوستانەکان یا ئەنکامی شەڕ بەڵکو لە بنیادنانی توانە و پۆتانسیەلی بەڕێوەبردنی کۆمەلگادایە لە خوارەوە. واتە دروستکردنی تۆڕ و دامەزراوە گەلێک کە لە کاتی کرانەوەی کەشی سیاسی یان داڕماندا بتوانن بەرگری لە ژیانی ڕۆژانەی خەڵک بکەن و نان و دەرمان و ئەمنیەتی گەڕاک دابینکەن. ئەمە واتە دروستکردنی شورا و کۆڕ و کۆمەڵەی جەماوەری لە ناوەندەکانی کار و شوێنی ژیان. واتە شۆرای کرێکاران لە ناو کارگا، بەشی خزمەتگوزاری، گواستنەوە، نەوت و گاز، کۆڕ و کۆمەڵەی گشتی خۆجەئی لە گەڕەک و شارەکاندا واتە دروستکردنی تۆڕەکانی هاوکاری و سندوقی هاوپشتی دارایی. ڕاستیەکی تاڵەوەیە کە ئەگەر خەڵک نەتوانن بۆشایی دەسەڵات پڕ بکەنەوە بەشێک لە سوپای پاسەران ڕەفرمخوازانی حکومی یان هێزی دەرەکی و شەڕخوازەکان پڕی دەکەنەوە. بەڵام ئێستا و لە کاتێکدا کە هیچ کام لەم دوو سەناریۆیە ڕووی نەداوە دەبێت چ بکرێت. پێویستە هەر لە ئەمڕۆوە و لە درێژەی بزووسنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستادا ئەو ویست و جاواکاریانەی کە خۆیان لە چوارچێوەی دروشمی نان کار ئازادیدا دەبینەوە بە یەکەوە گرێ بدەن. ئەگەر ویست و جاواکاریەکانی بژێوی ژیان و کار لە ئازادی جیا بکرێنەوە ئاکامەکەی دەبێتە باجگیری لەلایەن باڵەکانی ناو حکوومەت یان ئۆپۆزیسیۆنی ڕاستی بۆرژوازی. ئەگەر ئازادی لە ناندا ببڕێت دروشمەکان لە پشتیوانی مادی بێبەش دەبن. هێزە چەپەکانی کۆمەلگا دەبێ ئەو دوانە لە ڕێخستنێکی ڕاستەقینەدا بە یەکەوە گرێ بدەن. ئەوەی کە بڕیارە لە دانوستانەکانی ژێنێڤدا ڕوو بدات چ ڕێکەوتن بێت یان شەڕ یەک لاکەرەوەی کۆتایی چارەنووسی خەڵک نییە. ئەگەر هێزە چەپەکان بیانەوەی لە ساتەوەختە گرنگەکاندا ببنە هێزێکی چارەنووسساز دەبێت هەر ئەمڕۆ لە بری تەنها شرۆڤە و لێکدانەوەی سەرەوە دەست بکەن بە ڕێخستن و بنیادنانەوەی خوارەوە. بۆ هەردوو سناریۆکە وەڵامەکە یەک شتە: ڕێخستن لە خوارەوە، هاوپشتی چینایەتی و دەسەڵاتداریەتی جەماوەری بۆ پڕکردنەوەی هەر بۆشایەکی دەسەڵات لە بەرژەوەندی ئازادی و یەکسانی و ژیانێکی باشتردا.